ئامادەیە ساڵی دامەزران لە ساڵی 1970 لە بیدایەتی سێ بەش بوو، بازرگانی لەگەڵ پیشەسازی ئەلکترۆن و کەهرەبا بوو. بەڵام لە ساڵی 2013 ئامادەی گەشت و گوزار کرایتەوە لە ئامادەیەکەمان بەسەربەخۆی بوو. دوای خستیانە بەسەر میلاکی ئامادەیەکەمان لە ساڵی 2021 بەشی پیشەسازی لە ناو ئامادەیەکەمان داخرا. بەنسبەت میلاکی مامۆستایان 22 مامۆستایانمان هەیە و ژمارەی قوتابیان 86 قوتابیە. ئەو قوتابیان تێکەڵاوە بەنسبەت وەرگرتنی قوتابیان. قوتابی بازرگانی بەحەسەب شوێنی جوگرافی وەردەگرن، بەڵام تەڵەبەی گەشت و گوزار بەبێ مەرج وەردەگرن، چونکە یەک ئامادەی گەشت و گوزار هەیە لە هەولێر. یەک تێبینیمان هەیە بەنسبەی عەمەلی گەشت و گوزار تەڵەبەی بابەتی کردداری لە هۆتێلەکانی کردداری دەکەن، چونکە لە ژووری کردداری لە قوتابیانمان نییە. سەبارەت بە بابەتی کردداری هیچ ژووری عەمەلیمان نییە لە قوتابخانە، تەڵەبەی دەبنە لە هۆتێلەکانی بۆ بابەتی کردداری دەکەن بە سەرپەرشتیاری مامۆستایانی ئەو تایبەتمەندە بە ئەو بابەتە. هەر مەرحەلەیەک بە سێ مامۆستایان لەگەڵی لە هۆتێلەکانی دەردەچن.